ڕاستیدا دۆخی ئابووری هەرێمی کوردستان پاش ئەو ڕێکەوتنە بەناو 50 ساڵی کە لە نێوان حکوومەتی هەرێم و دەوڵەتی تورکیادا کرا، ئەم ڕێکەوتنە وای کرد کە زۆربەی زۆری پارەی گەڕاوی نەوت و پارەی ئەو نەوتی کە بە دۆلار ئەفرۆشرێت زۆربەی زۆری بۆ کۆمپانیەکان بڕوات و بڕێکی زۆر کەمی ئەگەڕایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەو پرۆسەیەوە پرۆسەی فرۆشتی نەوتۆ لەلایەن هەرێمی کوردستانەوە. ئەمەش وای لە دەوڵەتی عێراقی کرد کە ئەو پاشای سەدارانە هەرێمی کوردستان بوو نەینێرێت، بەمەش قەیرانی دارایی لە ناو هەرێمی کوردستاندا سەری هەڵدا و پاش قەیرانی دارایەکە ڕوبەڕووی قەیرانی ئابووری بووینەوە کە ئێستا ئەبینین کە بە شێوازێکی بەرفراوان لە دوای ئەو هەموو ساڵات نزیکەی 11 ساڵ لەو قەیرانی دارایی و ئابووریە ئێستا هەرێمی کوردستان و بازاڕەکانی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریان. پشکی بودجەی هەرێمی کوردستان لە عێراقا هەموو ساڵێک لە پرۆژە یاسای بودجەی عێراقیە پشکێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان دانراوە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت پابەندی نەوتی ئەو پابەندی نەوتی کە لە ئەستوێتی ئیلتیزامی پێوە بکات یان پابەند بێ پێوەی حکوومەتی عێراقیش ئەو بڕەپارەیی نەناردووە، ئەوەی کە لە ئێستا هەیە نزیکەی لە 12.86 کە مانگانە ئەکاتە تریلیۆنێک و 526 ملیار دینار کە ئەمەش بەشێکی بڕەپارێکی زۆر باشە حکوومەتی هەرێم ئەتوانێت سەرڕای ئەوەی کە موچەی فەرمانبەرانی پێبدا ئەشتوانێت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بگەڕێنێتەوە، ئەشتوانەیە کە وەبەرهێنانی باش بکات و ئەشتوانێ وردە وردە ئەو پاشەکەوتی موشێکە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بیگەڕێنێتەوە. کاتێکە ئەگەر ئێمە بەشە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەر عێراق، واتە ئەگەر ئێمە لە عێراقەوە مانگانە ئەو بەشە بودجەیەمان بێت و مانگانە ئێمە نەوتەکە ڕادستی بەغدای بکەین بۆی بەغدا لە ڕێگەی سۆمەوە بیفرۆشێ، ئەمە لەسەر دوو ئاستا یعنی هەم لایەنی ئەرێنی هەیە و لایەنی نەرێنی هەیە. لایەنە ئەرێنەکەی ئەوەیە کە ئێستا زۆربەی هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران بە پێشوازی ئەم بڕیارە ئەکەن و چونکە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بینیمان کە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی چ زیانێکی ئابووری و دارایی لە خەڵکی هەرێمی کوردستاندا، چ بێکارێکی لە ناو گەنجانە بڵاو کردەوە، چ پرۆسی هاوسەرگیری لە ناو خەڵکا لاواز کرد، شو وای لێ کرد کە ژمارەی خێزانەکە دارکە، بەڵام زیانی بۆ حکوومەتی هەرێم هەیە وەکو حکوومەت وەکو کیان لەبەر ئەوەی ئەمانەی کە لەمە و پێش بە ئارەزوی خۆیان توانی وانە پارەی نەوت تەخشان و پەخشان پێ بکەن، لەمەولا ناتوانن تەخشان و پەخشانی پێ بکەن، کەواتە ئێمە ئەتوانین بە دوو ئاڕاستەیە سێریکەین، ئاڕاستەیەکیان سوود و قازانجە بۆ خەڵک بۆ بەرژەوەندی خەڵک، ئاڕاستەیەکیان زەرەر و زیانە بەوانەی کە ئێستا حکومی هەرێمی کوردستانەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان خاوەن ئابووریەکی زۆر باشە، چ فرۆشی نەوت بێت یان خاڵە گومرگیەکان بێت، یان داهاتی بۆ نمونە ڕسومات بێ باج و ڕسومات بێ، یان پارەی کارەبا بێت، یان پارەی بۆ نمونە فڕۆکەخانەکان بێت، ئەمە قازانجێکی زۆر بە دەسمایەکی زۆر داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەستە بەرەکە، بەڵام بەداخەوە بۆ هۆی نادادپەروەری لە دابەشکردنەوە لەبەر قۆڕخکاری لەبەر گەندەڵی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەرانی چەساندۆتەوە و سیرەکەن چینی ناوەڕاست وردە وردە بەهۆی ئەو سیاسەتی ئابووری کە پەیڕەویان کردووە، چینی ناوەڕاست لە ناو هەرێمی کوردستانەکەم بۆتەوە کە لە هەموو وڵاتەکە چینی ناوەڕاست یا چینی ناوەند ئەو چینیان کە زۆربەی زۆری هێزە سیاسیەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بڵێن خیتابەکانیان تەوجیهی ئەم چینە ئەکەن، چونکە بناغی پێشکەوتنی هەموو وڵاتێک چینی ناوەندا ئێمە پارێکی زۆرێتە هەرێمی کوردستانەوە، بەڵام بەداخەوە بەهۆی خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستانی تووشی ئەو قەیرانە کردووە، هەر لەبەر ئەوەشە کە هاوڵاتیان بەهۆی ئەم خراپ ئیدارەدانە و هاوڵاتیان خۆشحاڵن بەوەی کە بودجەی هەرێمی کوردستان لە بەغدادەوە بێت و ئەوان سەرپەرشتیاری نەوتەکە بکەن لە ڕێگەی سۆمەوە. ئەو قەیرانی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە لە ڕاستیدا لە دوای پرۆسەی فرۆشتنی نەودوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، حکوومەتی هەرێمی کوردستان بە بڵێن بە دروستکردنی یان بە ئیمزاکردنی عەقدێکی ناڕوون کە ئاڕاستەی نەوتی هەرێمی کوردستانی بۆ شێوازە برکە ئێستا هەمومان دۆخەکە بینین کە بۆ هەر بەرمیلێک نەوتێک بۆ نمونە 12 دلار کەمتر ئەفرۆشرا لە نرخی سۆمەوە و بینیمان پە زۆربەی زۆری پارەی نەوتەکە ئەچوو بۆ کۆمپانیەکانی سکیوریتی ئەو کۆمپانیانی کە تایبەتن بە ئەو هێزە سیاسی کە باڵادەستە لەسەر کوردستانەوە کە
پرۆسەی نوتی لەژێر دەسایە ئەمە ژوای کرد کە هاوڵاتیان لە ڕووی یەکەم شت کە دەستیان بۆ برموچەی فەرمانبەران بوو کاتێک کە کەسێکی اعتیمادی لەسەر موچە بێت تۆبێت وردە ئەم موچەی جارێک بە ناوی لێبڕینەوە جارێک بە ناوی پاشەکەوتەوە جارێک بە ناوی خۆگوجاندنەوە لێ ببڕی ئۆتۆماتیکی تۆ قەبارەی پارە کەمەکەیتەوە لە گیرفانی خەڵکا کە قەباری پارە لە گیرفانی خەڵکا کەم کردەوە ئۆتۆماتیکی قەباری پارە لە ناو بازاڕەکانە کەمە بێتەوە بەمەش کاریگەری نەرێنی ئەبێ بۆ سەر هەموو شین و توێژەکان چکە کاتێک کە هاوڵاتیەک فەرمانبەرێک پارەی لە گیرفانە بێ بچێتە بازار بەم شێوازە کاسبکارەکە کە ئەوەی احتیمادی لەسەر موچە نیە بەڵام بەهۆی پێدانی موچەوە بازاڕەکە ئەویشە بژێتەوە بەڵام کاتێک کە موچە نەدرێت بازاڕی ئەویش خست و لاواز دەبێت و وەکو ئێستای بینین کە زۆربەی زۆری بازاڕەکان بەڕاستی یا زۆربەی زۆری مۆڵەکان کەچی یان تقریبەن وەکو چۆڵیان لێ هاتووە خەڵکێکی زۆر بازاڕەکە تەنها لە خەمی کڕینی پێداویستیە ضەروریەکانیان خۆیان لاداوە لە پێداویستە کەمالیەکان ئەوانەی کە کەمالین بەلایەنە چن تەنها ئەو پێداویستانەی کە ضەروریەن و بە ڕۆژانەی ئەوانە ئەکڕن ئەگەر ئێمە باسی ژنان بکەین لە ناو قەیرانی ئابووریە خۆی ئۆتۆماتیکی ژن لە هەموو مجتەمەعێکا تقریباً وەکو زەحیە وایە چونکە ئەگەر ئافرەتێک ئەگەر پیاوێک موچەخۆر بێت موچەکەی تەنها بۆ خۆیەتی ئەگەر خێزانی نەبێت یان ئەگەر لە خێزانەکەشی جیاو بێتەوە ئەبینین موچەکە ئەورەی پیاوە ژنەکە ئیلتیزاماتی عاتفی و ئیلتیزاماتی دارایی بەرامبەر بە مناڵەکانی هەیە پیاوەکە نیەتی ئەبێ لە ڕێی مەحکەمە و پیاوەکە خۆی لە ناخی خۆی هەزبوو بە پرسیارەتێ ناکە کە ئۆتۆماتیکی مانگانە ئەم بڕەپارەیە با بە مناڵەکانی ئۆتۆماتیکی ژنەکە هانا بۆ دادگا بات لە ڕێی دادگاوە بە زۆر ئەم پارەیە بڵێن مێردەکەی ئەسەنێ لە کاتێکی شاکە ئێمە بۆ نمونە ژنی وا هەیە مێردەکەی لە دەستیاوە بە معاشێک یا بە موچەیەکی خانەنشینی مێردەکە یا شەهیدانەی مێردەکەی ئەژی کە لە کاتێکە کە ئەم موچەیە لە کاتی خۆیان نەدرێت ئەوە ناڕەحەتێکی زۆر بارگوزەرانێکی زۆر سەخت بۆ ئەم خێزانە و بۆ ئەم مناڵانە دروستەکە خۆی ئەو موچەی کە ئەدرێ بەهۆی ئەم پاشەکەوت و بەهۆی لێبڕین و بەهۆی دواکەوتنەوە لە حاڵەتی ئاساییشە بەشی خێزانێک ناکات جای بەشی خێزانێ بکا کە ژنێک هاوسەرەکەی لە دەستابێ خۆی بە تەنها ئەرکی پەروەردەکردنی مناڵەکان و ئەرکی بەڕێوەبردننی ماڵی لە ئەستوابێواتە ئەگەر ئەم قەیرانە دارایە جارێک بۆ هاوڵاتیان بەگشتی سەخت بێن ئەوە دوو جار بۆ ئەو ژنانە سەختە کە بە تەنها ماڵ و مناڵ بەڕێوە ئەبن. زۆر باشە تا چەند گرنگە قۆرخکاری حیزبی لەسەر ئابووری باشووری کوردستان نەمێنێ و پێویستە حکوومەت چی بکا بۆ هاوڵاتیان؟ بەنسبەت قۆڕخکاری حیزبیەوە لەسەر ئابووری وڵات بەداخەوە عێراق لە دوای ساڵی 2023ەوە هەموو بازاڕەکانی لە ئەگە لە زاخۆ بیگرین هەتاوەکو فاو تووشی قۆڕخکاری حیزبی بووە تر هەر منتیقەی بە پێ ئەو حیزبەی کە باڵادەستە لەو ناوچەیەدا بەڵام لە جنوب و ناوەڕاستی عێراق ئەوەیە تاکو ئێستا ئەوان جورئەتیان نەکردەوە هەرچەندە قۆڕخکاری هەیە لەو پارەی نەوتەکە ئەگەڕێتەوە یان لەو پارەی کە دەستێ حکوومەت دەکەوێت بەڵام تاکو ئێستا جورئەتی ئەویان نەکردووە کە دەستبەرن بۆ موچەی فەرمانبەران دەستبەرن بۆ گیرفانی خەڵک دەستبەرن بۆ قوتی خەڵک بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر ناڕەحەتیەکی دارایی یان هەر کێشێکی دارایی بێتە بەردەستیان ئۆتۆماتیکی تەنها شتێک کە بیری لێکەنەوە بڵێن یەکسەر گیرفانی هاوڵاتیانە گیرفانی موچەخۆرانە لەبەر ئەوەی کە ئەم قۆڕخکاریە هەیە عێراق بەگشتی لە دوای ساڵی 2023ەوە هیچ پێشکەوتنێکی ئەو تۆی بەخۆی و نبینی یان تۆر ئێمە لە مودەی 20 ساڵەیە ئەگەر حکوومەتی عێراقی بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کە ڕژێمی پێش و ڕووخاوە ئەبوایە ئێستا عێراقێکی جوان کوردستانێکی زۆر جوانیان بنیاد بنایە بەڵام بەهۆی ئەو پارەی هاتوۆتە بەردەستیان و منافەسەکردنی بەرپرسەکان لە خۆ دەوڵەمەندکردنە ئەمە وای کردووە کە ئەو گەشە سندنەی ئابووریە کە زۆر بە سستی و بە لاوازیە هیچ لەجێ طموحی هاوڵاتیانێک نییە کە لە پێش ڕوخانی ڕژێمی پێشوودا تەمەنای ئەویان کردووە کە بەدەستی بهێنرێن قۆڕخکاری حیزبی لە هەر شوێنەکە هەبێ ئەو شوێنە بەرەو دواوە ئەبات هیچ بەرەو پێشچوونێک لەو وڵاتە یا لەو ناوچەیە یا لەو هەرێما ڕوو نادات هەتاوەکو ئەم قۆڕخکاریە بمێنێت دۆخی ئابووری لەمە باشتر نابێت بگرە وردە لە پاشەکشا بێت.